زۆر بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سەنتەری میدیایی عێراقی لە وەشنگتن لەگەڵماندایە. بەڕێز حەیدەر سڵاوتان لێبێ، سوپاستانەکەین کە ئەم ئێوەش بەشدارن لەگەڵمان لەم ڕووماڵەی تەلەڤیزیۆنی کوردستان 24. با بەو پرسیارە دەست پێ بکەین لە قسەکانی ترەمپەوە. ترەمپ دەڵێ ئەمڕۆ ڕاگەیاندووە، دەڵێ لە ماوەی کەمتر لە هەفتەیەک هەموو شتێک یەکلایی دەبێتەوە. خوێندنەوەتان بۆ ئەو قسانەی چییە؟ چۆنی یەکلایی دەبێتەوە؟ نعم شكرا جزيلا. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و المشاهدين بەیانیتان باش. ڕاستیەکەی سەرۆک ترامپ زۆر ڕوون بوو لە قسەکانیدا لە سەرەتاوە کە چوە نێو کۆشکی سپی ئامانجێکی هەبوو. ئەو ئامانجەش لە سروشتی مامەڵەکردنی لەگەڵ ئێران بە تایبەتی دۆسیەی ئەتۆمی ئێران ڕوون و ئاشکرا بوو. ئەو هەمیشە دەیگوت دەمەوێت بگەمە ڕێککەوتنێکی سیاسی، دەمەوێت لەگەڵ تاران ڕێککەوتنێک بکەم. لەو ڕێککەوتنەدا کۆماری ئیسلامی ئێران دەستی بە چەکی ئەتۆمی نەگات. ئەمە ئامانجی سەرەتای ڕوون و ئاشکرای دۆناڵد ترامپ بوو و هەمیشەش دووبارەی دەکردەوە. دۆناڵد ترامپ چەندین هەلی بە تاراندا بۆ ئەوەی بگەن بە ڕێککەوتن، بۆ ئەوەی بە خاڵێک هاوبەش بگەن، خاڵێک بێ کە کەرامەتی ئیران بێڵێتەوە و گەلی ئێران بپارێزێ، بە تایبەتی لە وێرانکاری، لە بردومان و هێرش وەکەوەی ئێستا دەگوزارێت لە مردن لە خوێن. دۆناڵد ترامپ هەمیشە ئەو قسەی کردووە باشکرا و پێداگر و مکر بووە لەسەر ئەم بابەتە. بەڵام لە هەمان کاتدا شتێکی دیکە هەبوو. کۆماری ئیسلامی ئێران پێشووتر بەو شێوازە بووە، ئێستاش ئەم قسێ دەکا، دەڵێن ئێمە دەستبەرداری مافی بوونی چەکی ئەتۆمی نابین. باش، ئێران ئەم قسەیە دووبارە دەکاتەوە. ئێستا بارودۆخەکە ئالۆز بوو. لەبەرچی؟ لەبەرەوەی دانوستان و گفتوگۆی سیاسی و دیبلۆماسی بە جەنگ هەڵگەڕاوە، بووەتە جەنگ. گفتوگۆی نێوان واشنتن و ئێران بووەتە شەڕی ئیسرائیل و باشە. هەندێک لایەن هەن ئێستا پێیان وایە زۆر باشە. بەڕێز حەیدەر، هەر ترامپ خۆی دەڵێ، ئێوەش ئاماژەتان بە قسەکانیدا، ترامپ دەڵێ ئیتر بواری دانوستان نەماوە، دەبێت ئێران بەبێ مەرج خۆی بەدەستەوە بدا. ئەمە چه واتایەکی هەیە؟ هیچ ئەگەرێک هەیە ئێران خۆی بەدەستەوە بدا تا ئەوەی وەکو ئەوەی ترامپ داوایەکە؟ يعني كما قلت قبل الحرب بەڵێ وەکو ئاماژەم پێکرد، پێش شەڕ دەرفەت هەبوو، پێش جەنگ دەرفەت هەبوو، ئەوەی ڕێک بکەون دانوستانی زیاتر بکەن. کۆماری ئیسلامی ئێران ئەو کات کارتی گفتوگۆی زۆر گەورەی لەبەردەستدا بوون. بۆ نمونە ئەوان دۆسیەی فەڵەستینیان لەبەردەستدا بوو، ئەوان پێش گفتوگۆکردن باڵەکانیان لە ژێردەستدا بوو، لە یەمەن، لە سووریا، لە عێراق، لە ناوچەکانی دیکە. ئەوەیان هەبوو کە پێی دەگوترا یەکانگیری گۆڕەپانەکانی جەنگ، چەندین دۆسیەی دیکە. بەڵام ئەمڕۆ بەداخەوە ئێران شتێکی ئەو تۆی بەدەستەوە نەماوە. ئێران کارتێکی بەدەستەوە نییە تا دانوستان و گفتوگۆی پێ بکات. کێشەکە لەوەدایە ئیسرائیلیەکان کاتێک هێرشیان کردە سەر تاران کە هەموو شتێکیان لەو سەر کۆتایی پێهێنا بوو، لە ناوەوەی ئێران هێرشیان کردە سەر ئێران، لە دەرەوەی ئێرانەوە هێرشیان نەکرد. ئەوەی ئەمڕۆ دەیبینین لە بارودۆخی زۆر مەترسیدار کە تاران پێیدا تێدەپەڕێت، هۆکاری ڕاستەقینە و سەرەکی ئەوەیە ئێران فێڵی لێکراوە، فێڵەکەش لە نێوخۆی ئێرانەوە بوو. واتە لە نێو
ئێران نابڵکو لە دەرەوە فریودراوە کۆماری ئیسلام ئێران خۆشی ئەم قسەی دەکات دەڵێ ئێمە فریودراوە ئەگەر نا چواتایەکی هەیە ئیسرائیل بڕیار دەدا هێرش بکاتە سەر ئێران دەتوانێت دەیان سەرکردە لە سوپای پازداران و دەتوانێت دەیان زانا و دەیان سەرکردەی باڵای سەربازی چەندین سەرکردەی هەواڵگیری و سەربازی بکوژێت. ئیسرائیل چۆن دەتوانێت ئەو کاران بکات ئەگەر پێشتر نەهات بێتە نێو ئێران و لە نێو ئێرانەوە شوێنی خۆی قایم نەکردبێت. واتایەکی دیکە مۆسادی ئیسرائیلی ئێستا دەوڵەتێکی قوڵ لە نێو ئێران بەڕێوە دەبات لە ناو دەوڵەتی ئیرانی دەوڵەتێکی دیکە هەیە کە دەوڵەتی مۆسادی قوڵە. ئەمە ئەو مەترسیە ڕاستەقینەیە کە ئێران ڕوبەڕووی بووتەوە. ئەمەم ئەو مەترسیەیە کە تاران لە بەردەمیدایە. دەبێ بشزانین ئەمڕۆ شتێک نەماوە بە ناوی یەکگرتووی گۆڕەپانەکان و گروپە چەکدارەکان و میلیشاکان و ئەم جۆرە بابەتانە شتێک نەماوە بە ناوی بریکارەکانی ئێران تابێن یارمەتی ئێران بدەن زۆر باش تابێن لە ڕووی سەربازیەوە لەگەڵی بن. باش بەڕێز حەیدەر زۆر باشە بەڕێز حەیدەر عێراق دراوسەیەکی نزیکە زیاتر لە 1000 کیلۆمەتر سنووری عێراق و ئێرانە. عێراق ئاسمانەکەشی بەدەست خۆیەوە نییە یاخود سەروەریەکەی تا ڕادەیەکی زۆر بەدەست خۆیەوە نییە. ئەگەری چەند هەیە ئەگەر بێت و عێراق لەم جەنگەوە بە جۆرێک لە جۆرەکان بگلێت یاخود دەتوانێت خۆی بپارێزێت تا لەو جەنگەوە نەگلێت؟ سيد الكريم يعني العراق في مأمن من پێم وایە عراق تاکو من ئێستاش یەکێک لە گروپە چەکدارەکان لە میلیشیاکان ڕوبەڕووی بەرژەوەندەکانی ئەمریکا نەبووەتەوە جاچە لەسەر خاکی عراق بێت یاخۆت لە ناوچەکە بێ بە شێوەیەکی گشتی. گروپە چەکدارەکانی عراق خۆیان لەوە پاراستووە لەو شەڕەتەوە بوون بەڵام خوا نەخواستە ئەگەر بێت و یەکێک لەو گروپە چەکدارە بوێری ئەوە بکە میلیشیایەک لە میلیشیاکان جورئەتی ئەوە بکەن چەک بەکاربێنن و هەوڵ بدەن بگلێنە لێو ئەم جەنگەوە من بەدڵنیاییەوە ئەوە دەڵێم بەڕاشکاویەوە دەڵێم شتێکی وا بکەن عراق دەبێتە غەزەی دووەم هیچ بواری تێدا نیە و دەبێتە کەناری دەبێتە باشووری لوبنان. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر ڕوون بۆ لە قسەکانیدا لەگەڵ حکوومەتی محەممەد شیع سوودانی زۆر بەڕوونی قسەیان کردو پێیان وتووە بەڕستەیەکی زۆر ڕوون و ئاشکرا گوتویانە حکوومەتی محەممەد شیع سوودانی هەموو زۆرە ڕووبەڕووبوونەوەیەک لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا لە عراقدا ئێمە وەڵامی ڕاستە و خۆمان دەبێت و بە هیچ شێوەیەک چاوەڕێی ئەوە ناکەین حکوومەتی عراقی شتێکمان بۆ بکە لەبەرچی لەبەرەوەی ئەمریکا بۆ خۆیان باش دەزانن حکوومەتی محەممەد شیع سوودانی حکوومەتێکە توانای هیچ شتێکی نییە ناتوانێت شتێک بکات وەکو مارکۆ ڕۆبیۆش باسی کرد گوتی محەممەد شیع سوودانی وەکو بووکەڵەیەک وایە لە حکوومەتدا بۆیە ئەوان چاوەڕێ ناکەن حکوومەتی عراق شتێکیان بۆ بکە هەڵوێستێکی بۆ ئێرانیان هەبێ بەرا لە حکوومەتی محەممەد شیع سوودانیەوە بۆ گروپە چەکدارەکان بە دیاریکراوی لە فەرمانێک گشتی چەکدارەکانەوە بەڵکو خۆیان وەڵامی ڕاستە خۆیان دەبێت. زۆر باش ئێمە هیوا دەخوازیین کەس هەڵەیەکی لەو شێوەیەنەکە بۆ ئەوەی عراق دوور بێ لەو شەڕە بۆ ئەوەی پڕوشکی ئەم ئاگرە بەر عراق نەکرێت. زۆر باشە بەڕێز حەیدەر ئێوە ئاماژەتان بەوەدا کە گوتتان عێراق لاوازە و هێزەکانی حەشدی شەعبی دەسەڵاتدارن با ئەو پرسیارە یاخود ئەو ئەگەرە وەربگرین لە ئەگەری تێوەگلان لە تێوەگلانی عێراق لەم جەنگە من دەمێ ڕاشکاوانە پێم بڵێ ئێوە بەڕێوەبەری سەنتەری میدیای عێراقین لە واشنگتۆن ئەگەر تێوەگلا داهاتووی عێراق چۆن دەبینن چی لێ بەسەر لێ؟
يعني كما قلت إذا وەکو تهورت گوتم ئەگەر الميليشيات بێت و المسلحة گروپە چەکدارەکان ئەوەندە بوێر بن ڕوبڕووی وحلفاء بەرژەوەندەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بوونەوە لە ناوچەکەدا وأكررها عێراق وأعيدها دەبێتە سيكون غەزەی العراق دووەم غزة عێراق ثانية. دەبێتە يعني باشووری سيتم تدميرها. لوبنان عێراق وأقول ذلك وەیران بس- دەکرێت لأنني شتێکی لێ حريص نامێنێتەوە جداً بۆچی من ئەو على قسەی دەکەم العراق لەبەرەوەی من وعلى خەمی مصلحة عێراقمە العراق خەمی بەرژەوەندەکانی وعلى عێراقمە الأمن القومي من خەمی العراقي. ئاسایشی نیشتیمانی العراق عێراقمە يعرفون جيداً عێراقیەکان الفصائل زۆر باش والفصائل لەوە تێدەگەن يعرفون گروپە جيداً چەکدارەکان و أن لایەنەکانی العراق دیکەش ليس دەزانن بوسعه عێراق أن ينخرط في توانای مثل ئەوەی هذه نییە المعركة. بکەوێتە نێو ليس جەنگێکی لەم بوسعه شێوەیە أن يفعل ذلك عێراق أبداً. توانای ئەوەی نییە بە واليوم هیچ شێوەیەک عندما نزیکی ئەم زەنگەش بکەوێت يعني ئەمڕۆ تواجه کاتێک طهران دەبینی تل أبيب تاران بشكل ڕوبڕووی مباشر تەلەڤیف دەبێتەوە بە شێوەیەکی بصواريخها ڕاستەوخۆ بەو هەموو وبهذه موشک و توانە القدرة سەربازیە النارية بە بەم الهائلة توانە ئاگیریە التي مەزنەی ترميها هەیەە کە بە نمونە ئێران هێرش دەکاتە سەر تەلەڤیف تەلەڤیف هێرش دەکاتە سەر إلى صواريخ باشە دەبێ بزانین مسيرة ئێران ب- ئەسڵەن پێویستی بە هذه گروپە الفصائل. چەکدارەکان و درۆنەکانی فلماذا ئەوان نییە تزج پێویستی بەوە نیە الفصائل لەگەڵەوە دابن کەواتە نفسها بۆچی گروپە چەکدارەکان خۆیان و عراقیش دووچاری شەڕێک بکەن کە هیچ سوودێکی نییە بۆ ئەوان تەنیا زیانی هەیە بۆ عراق و سوودیشی نییە بۆ ئێران لە هەمان کاتداواتە دەیانەوەی عراق تووشی شەڕێ بکەن کە سوودی بۆ باشە کەواتە بەڕێز حەیدەر ینی بەڕای ئێوە دەبێ حکوومەتی عێراق لەم کاتەدا چه هەڵوێستێکی هەبێ دەتوانێت چی بکات؟ طبعا لحد الآن الموقف الرسمي تاکو العراقي ئێستا في رأيي هەڵوێستی عراق هەڵوێستێکی ڕاست بووە هەڵوێستێکی میان ڕاو بووە و هەڵوێستی هێزە سیاسەکانیش شیعی و سنی و کوردی هەمویان هەڵوێستێکی باشیان هەبووە هەڵوێستی ئێستا هەڵوێستێکی ساغڵەمە لەبەرچی دەبێ ئەوان بەو شێوەیە بمێنەوە بڕیاری سەروەری دەوڵەت دەبێ ئەو بڕیارە جێبەجێ بکرێت نابێ ئاوەڕ لە میلیشەکان و گروپە چەکدارەکان بدرێتەوە نابێ ئاوە لە بڕیاری دەوڵەتی قۆڵ بدرێتەوە دەبێ بڕیاری سەروەری حکوومەت بەسەر هەموو لایەنێکی سیاسی و سەربازیدا بسەپێندرێت ئەمەش تاکو ئێستا تێبینی کراوە لە تەنانەت لە ڕاگەندراوی مەرجعەتی باڵای ئاینی داوای لە کۆمەلگەی نێودەوڵەتی کرد کە بەرپرسیارەتی هەڵبگرێت بە هەمان شێوە هەمان شت ئەم هەڵوێستا لە حکوومەتی عراقی تێبینی کرا کاتێک چۆن لە ئەنجومەنی ئاسایش سکاڵایان تۆمار کرد دوای ئەوەی کە ئیسرائیل ئاسمانی عراقی پێشێر کردو لەوێوە هێرشی کرد بە هەمان واتە هەمان هەڵوێست لەلایەن بەڕێز مقتەدا سەدر ڕێبەڕێوتی نیشتیمانی شیعە لە دوا ڕاگەندرا و ڕاگەندراوی زۆر باشە کەس نەیگوتووە با شەڕ بکەیت نە مەرجعەتی باڵا نە مقتەدا سەدر نە حکوومەت کەس ناڵێ بڕۆن شەڕ بکەن کەس نەیگوتوە بڕۆن لەم جەنگە تێوە بگرێت لەمە زیاتر داوایان نەکردو قسەیان نەکردو بەڵکو هەڵوێستێکی سیاسیە دەستوریە من پێم وایە 100% هەڵوێستێکی دروستە دەبێ خۆیان بە دوور بگرن بەڕاستی و دەژبێ ئەم بڕیارە بەو شێوازە لەلایەن حکوومەتەوە لە سەروی هەموو لایەنێکەوە زۆر باشە بەڕێز حەیدەر زۆر قسە لەسەر گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت و دەڵێن ئەم جەنگەی نێوان ئێران و ئیسرائیل سەرەتای گۆڕانکاریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێت وایە ئەو گۆڕانکاریانەی کە باسیەکەن عێراقیش دەگرێتەوە؟ لا سيد الكريم أولا بەڕاستی بەڕێز پێم وایە ئەم گۆڕانکاریانە لە 7 ئۆکتۆبرەوە دەستی پێکردووە و لەو کاتەوە دیاریکراوی لە 7 ئۆکتۆبر نەخشەیەکی نوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دانراوە و کارکردن لەوێەوە دەستی پێکردووە جا ئیسرائیل دایناوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتانی ناوچەکە ئەوروپا لەم سەر بۆم سەری جیهان کێ دایناوە گرنگ نییە بەڵکو نەخشەکە دانراوە ئەوەی ئێستا دەگوزارێ کۆتا ئەڵلقەی ئەو گۆڕانکاریان ئەمە کۆتا هەنگاوە تا یەکەم هەنگاو نییە بە دڵنیاییەوە عراق بەشێکە لەم نەخشە نوێیە و دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت سووریا ئەوەی لە سووریا ڕوویدا شتێکی
بچووک نەبوو ئەو گۆڕانکاریە دراماتیکی لەوێ ڕوویدا شتێکی کەم نەبوو بەشێکە لەم گۆڕانکاریە ئەوەی کە لە لوبنان ڕوویدا شتێکی کەم نەبوو بەڕاستی دەبێت لە بەر چاومان بێ بەشێکە لەم گۆڕانکاریانە کە لە ناوچەکە ڕوودەدێت کاتە بەڵێ گۆڕانکاریەکان دەمێکە دەستیان پێ کردووە لە دوای 7 ئۆکتۆبر ساڵی 2023 ئەمە دوا قۆناغی گۆڕانکاریەکانە شەمەندەفەرەکە لەوێەوە دەستی پێ کردووە و لەم جەنگە کۆتایی دێ. زۆر باشە زۆر بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سنتەری میدیای عێراقی لە واشنگتن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە کاتێکی خۆش.